پێنج هۆکار وا دەکات زووتر قژت بۆرێ. قژوەری لە ژنان و کەپچەڵی لە پیاوان گرفتێکی گەورەیە. زۆرینەی ئەوانەی بەدەست و کێشەوە دەناڵێنن پەنا بۆ جۆرەها دەرمان و چارەسەری پزیشکی دەبن و قڕ بە نەشتەرگەری و جوانکاری دەچێنەوە. بەڵام بێئاگان لەوەی خۆگرتن بە ئەنجامدانی ئەو کردارانە بە شێوەی ڕۆژانە بەهێزترین هۆکارە کەوا دەکات قژ لاواز بدە و دەست بەوەرین و دواتریش ڕوتانەوە و کەچەڵی بکات. پزیشکان و شارەزایان 5 خوکرداریان ئاشکرا کردووە کە دەبێتە هۆی توشبوون بە قژوەرین و ڕوتانەوە و کەچەڵی. بریتین لەمانەی خوارەوە. یەکەم، وەرزشی قورس. تۆ حەز دەکەی جەستەت بە تەواوی ڕێک ببێ و سرنجی هەمووان ڕابکێشێ. بۆ ئەمەش وەرزشێکی زۆر ئەنجام دەدەیت و جەستەت شەکەت دەکەیت بۆ خۆراکێکی زۆریش دەخۆیت. لە ئەنجامی ئەم پرۆسە خێرایی خواردن و وەرزشی قورس کە بەسەر جەستەت دادێت، جەستە سوود لە خۆراکەکان وەرناگرێت. یەکەم زیانیش کە بەری دەکەوێت بریتیە لە لاوازبوونی قژ. گیرۆدەبوون بە سترێس. هەموو مرۆڤێک بەردەوام پستانی زۆر لەسەر ژیانی هەیە، بەڵام کاتێک بەسەریان زاڵ نەبێ و لە دەرونی پنگ دەخواتەوە و زۆرتر دەبێت. دەبێتە هۆی ئەوەی قژوەرین دەست پێ بکات و خواردن و خواردنەوە دەبێتە شتێکی ئاسایی و بێمانە بەلای ئەو کەسانە و پێداویستیە گرنگەکان لە ڤیتامین و کانزە جۆراجۆرەکان لە جەستە وەرناگرن. قژوەرین و زۆر گرفتی تر تووشی مرۆڤ دەبێت لەم کاتەدا. 3. نەبوونی سیستەمێکی خۆراکی تەندروست. ئەگەر سیستەمێکی خۆراکی تەندروستان هەبێ، هەموو ئەوانەی جەستە پێویستێتی ڕۆژانە لە ڕێژەمەکانی خۆراکەوە بۆی دابین بکرێ، ئەوە هیچ پێویست ناکات و دڵبن لە توشبوون بە قژوتانەوە و کەچەڵی. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بوو سیستەمێکی خۆراکی ناتەندروستان هەبوو، چاوەڕێی ئەوە بکەن بە خێرایی قژوەرین دەست پێ دەکات و ڕووتانەوەی سەرتان ڕوودەدات. 4. خوگرتن بە خواردنەوەی کحوڵ. ئایا زۆر دەخۆیتەوە جگەرەش دەکێشیت؟ ئەگەر وەڵامەکەت بەڵێیە، لۆمەی هیچ کەس و هیچ شتێکی تر مەکە کە بۆتە هۆی کاری توشبوون بە قژوەرینت. بەڵکو ئەمانە بەهێزترین هۆکارن تا تووشی ئەم حاڵەتە بین، چونکە ئەمانە سوڕە خوێن ناچالاک دەکەن، بە تایبەتی جگەرە کێشان زیانی گەورەی هەیە و ئاسایی مرۆڤ تووشی کەچەڵی دەکات. 5. گرنگی نەدان بە شێدارکردنەوەی قژ. ئەگەر بەردەوام قژتان وشک بێ و هیچ گرنگی پێ نەدەن و شێداری نەکەن، ئەوە هەستەوەری زۆر لە نێو قژتان دروست دەبێ و بەردەوام لە کاتی خۆشەوردن قژی زۆر دەوەرێ. پێویستە ماسکی سروشتی بۆ قژ بەکاربهێن و شامپۆ و پاکەرەوەی باش و سروشتی بەکاربهێنن. دوورکەونەوە لە پاکەرەوە کیمیاییەکان کە زیانی زۆر بە قژ دەکەن و تووشی وشک بوون و وەرینی دەکەن.